و تا ئێستاش بزاوی ڕزگاری خوازی کوردستان لە باشووری کوردستان ناچار بووە لەگەڵ ئێران وەکو دراوسێک پەیوەندی هەبێت. ئەمە جۆرێک لە تێگەیشتنی دەبێت لە نیوان کورد کە ئەم پەیوەندیانە لەسەر حسابی گەلی کوردستانیە. من پێم وایە برایانی ڕۆژهەڵاتمان لە ئێمە باشتر واقعی ئەوێ دەزانن لە ڕووی تەرکیبی جوگرافی سیاسی ئەمنی اقتصادی لە هەموو ڕوویەکەوە. بۆیە پێمان وایە ینی ئێمە یارمەتیدەر یەکتر بین تەداخل لە ئیشی یەکتری نەکەین لەسەر داوای برایانی ڕۆژئاوا بوو کە تۆپخانەی کوردستان و هێزێکی پشتیوانی لێ ڕابچە یارمەتیان بدە. ئەما ببێ ئەوەی کە تۆ بێ قوانینی خۆت فەرز بکەی بەهاکانی خۆت نرخ و با بڵێن هەرچی کراسێک تۆ بیبڕی من لە بەریکەم ئەمە تێکدانی وەزعەکەیە ئەمە تێنەگەیشتنە لە وەزعەکە ئەمە خراپکردنی وەزعەکەیە. بەڵام پێتان وانە ئەم هاوخەباتیە لەگەڵ کوردی ڕۆژهەڵات کە لە توولی ساڵەکانی ڕابردووشدا وەکو باسی دەکرێت و عەمەلە نیشبیندراوە لەلایەن کوردی ڕۆژهەڵات و پێی وەفادارمەوە بە پاراستنی ستاتوی کوردستانی باشوور پێتان وانە لەژێر سێبەری هێژمۆنی دەوڵەتانی دەوروبەردا بۆتە هۆی ئەو هێژمۆنی بۆتە هۆی ئەوەی کە چەشنێک لە پژوێ خستن نەدیتن و لێنەپرسین و تەنانەت هەڵوێز نەگرتن لە بەرابەردا پڵۆسینی کوردی ڕۆژهەڵاتدا لەلایەن باشوورەوە هاتوێتە. من وای نابینم ینی ئەوەندەی کە من دەیبینم ینی زیاتر لەلایەن برایانی ڕۆژهەڵاتەوە هەست بە ئەهەمیەتی ئەو شتێک کە لێرە لەدایک دەبێت کراوە ینی کە خۆشبەختانە ڕۆژهەڵاتیەکان ئەو بیانویان نەدا بێنین پەیوەندی ئێمە لە مەسەلەن باشووری کوردستان دەبێت پەیوەندی لەگەڵ جمهوری ئیسلامی هەبێت تا چه حدێک ئێمە دەبێت و پەیوەندیەمان هەبێت. حکوومەتی کورد لە باشوور نەیتوانیوە یان نەیکردووە یان پلانی بۆی نەبووە لە هاوچێشەکانی مانتەقەکەدا لە باڵانسی منتەقەکەدا باڵانسی هێزی منتەقەکەدا ئەو جۆرەی کە پێویستە پشتیوانی خەباتی کوردی ڕۆژهەڵات بکات بۆ ئەوەی کە لە نهایەتدا بتوانێت باڵانسێکی پێڕاست بکاتەوە لە بواری اقتصادیدا لە بواری علاقاتدا ئێمە پەیوەندێکمان هەیە بەڵام دەوڵەتی ئێران حساسیاتی و بەژەوەندەکانی زۆر دژوارترن و ئوسولیشی ینی کەمتر ئینعتافی تێدا لەو وڵاتانە ئەینا ئەوە نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لێرە کاری نەکردوێ ئێمە تا زۆر لەگەڵ برایانیشدا دەنیشم خۆ بێگومان بۆ خەباتکردن لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر ئەرکی خەڵکی ڕۆژهەڵاتە بە دەرەجە یەک هێزێکی زۆری ئێران لە هەرێمی کوردستان.